شیخ صباح احمد جابر صباح میر دولت کویت پیشوازی مسرور بارزانی شوردار جوات آسایش هرم کوردستان و شاندا پیرا کر د دیتنه کې دا مسرور بارزانی ته وی ګاندن اصلاف و رزن سروک هرم هر واپیا ما سروک بارزانی جی ګاند میر کویت کو ژ تکس کرنال سرخواسته کا فرهکنا بهتر یا افکاریان د همو وان بیاون کو ژ بو هر دو الیان جه گرنگینه پکات بو هەر لەم دانیشتنەدا وێڕای تاوتوێکردنی باری عێراق و ناوچەکە جەخت لەسەرەوە کرایەوە کە گشت کێشە و گرفتەکانی ناوچەکە بە گرتنەبەری ڕێگەچارەی ئاشتیانە و دیالۆگ و یەکتر قبولکردن چارەسەر بکرێن و هەردوو لاش کۆک بوون لەسەر ئەوەی کە دەبێت ڕێز لە ویستی گەلانی ناوچەکە بگیرێت و کۆتایی بە بەکارهێنانی هێز دژ بە خواستی گەلان بهێنرێت لە بەشێکی دیکەی دیدارەکەدا چۆنیەتی پارەپێدانی ئاستی پەیوەندەکان و هاوکاری هەرێمی کوردستان و دەوڵاتی کوێت خراە بەرباس و ئاماژە بە گرتنەبەری ڕێکاری کردەیی درا بۆ ئەوەی هەرچی زووتر ئاستە جیاجیەکانی پەیوەندی هەردوو لە گەشەسەندنی زیاتر بەخۆ ببینێت. هەر ئەمڕۆ لە دیدارێکی جیادا شێخ نەواف ئەحمەد جابر الصباح وەلی ئەحدی دەوڵەتی کوێیت پێشوازی لە مسرور بارزانی و شاندی یاوەری کرد و لە دیدارێکدا چەندین بابەتی جێگەی بایەخیەوە بەشێ هەردوو لە لەوانەش دوا پێشاتەکانی ناو عێراق و ناوچەکە خرانە بەرباس هەر لە میانی ئەم دیدارەدا وەلی ئەحدی کوێیت پشتگیری خۆی بۆ داواڕەوەکانی کورد لە ناوچەکە و عێراق دووبارە کردەوە و ئومێدی خواست کە گشت پێکاتەکانی عێراق بتوانن بە ئاشتی و دوور لە دەستێوەردانی دەرەکی پێکەوە ئاشتیانە بشین. هەر لەم دیدارەدا جەخت لە سەرپەرەسەندنی پەیوەندە دووقۆڵەکان لە ئاستە جیاجیەکاندا کرایەوە. هەر یەک ژێ وەزیرên تەندروست